le retrait relatif des Américains entraîne un rôle plus important. ڕۆژنامەنووسی فەڕەنسی ئالانگریشی سەرنووسەری پێشووی لۆمۆندۆی دیپلۆماتیک لە ساڵی 2015دا ڕایگەیاند کە پیلانێک هەیە بۆ ناوچەی عەرەبی ئەگەر جێبەجێ بکرێت تا 10 ساڵی تر کۆتایی نایەت. بۆیە ناوبراود لە دیمانەیەکدا داوای لە وڵاتانی سعودیە و ئێران و تورکیا کرد کە بگەنە لێک تێگەیشتن بۆ پاراستنی ناوچەکە لەو جەنگەی کە هیچ شتێک ناهێڵێتەوە. ئەوەی کە ناوبراو هۆشداری لەبارەوە دەدا لە دوای هەڵگیرسانی باری عەرەبیەوە لە ناوچەکەدا سەرەتاکانی دەرکەوتبوون کە بە ئاشکرا دەبینرا خۆراوە بەگشتی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی لە بریەوەی پشتیوانی لە شۆڕشی گەران بکەن بۆ ئازادی و دیموکراسی بە پێچەوانەوە بە ئاشکرا یارمەتی سیاسی و سەربازی سیستەمە دیکتاتۆرە کۆدەتایی و دیکتاتۆرەکان دەدەن لە دژی گەلانیان. بۆ ئەو مەبەستەش پاساویەوە بۆ هەڵوێستیان دەهێننەوە کە گوایە ئەوان بوونی دیکتاتۆرانی پاوەنخواز و خراپەکاریان پێ باشترە لە دەسەڵاتی ئیسلامیەکان. بۆیە لە میسر و یەمەن و سووریا و لیبیادا خۆراوە بە بیانووی ئاسایشی پاراستنی بەرژەوەندیەکانی زریانی خوێنی دیکتاتۆرانی لە دیموکراسی و سەقامگیریەک پێ باشتر بوو کە ئیسلامیەکان بباتە سەر کورسی دەسەڵات. بۆ مەبەستەش سەرمایەدارانی خۆراوە وەکو دەردەکەوێت هیچ مۆدێلێکی ئیسلامیان بۆ بەشداری لە دەسەڵاتی وڵاتانی ئیسلامی پێ قبوڵ ناکرێت. یەکێکی تر لەو پاساوانەی کە دەیهێننەوە بۆ قوربانیکردنی مافی مرۆڤ و مافی هاوڵاتی بوون لە وڵاتانی باری عەرەبیدا پاساوی ئەوەیە گوایە ئەگەر دیکتاتۆران لە دەسەڵات دوور بخرێنەوە و گەلانی ناوچەکە ببنە خاوەنی مافی چارەنووسیان بەرهەمێنانی نەوت و ناردنی بۆ بازاڕەکانی خۆراوە دەکەوێتە مەترسیەوە. ئەمەش بۆ چوونێکی بێمانایە چونکە خۆراوە لە ئێستادا پشت بە نەوتی ناوچەی عەرەبی نابەستێت. ئەگەر خۆراوە کێشەی وزەیە بۆیەوە دەمێک بوو کێشەکانی لەگەڵ ئێراندا چارەسەر کردبوو چونکە یەکێکە لە بەرهەمێنەرانی گرنگی وزە لە جیهاندا. جارێکی ترە و پرسیارە خۆی ڕاست دەکاتەوە ئەی بۆچی خۆراوە پشتیوانی لە سیستەمە عەرەبیەستەمکارەکان دەکات؟ بۆچی خۆی دەپارێزێت لە پشتیوانی بزوتنەوە ناڕازیەکان کە ئامانجی ئازادی و دیموکراسیە کە بە شێوەیەکی قوڵ لە ڕۆشنبیری سیاسەتی خۆراوەدا ڕۆچووە؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئەگەر بگەڕێینەوە بۆ نمونەیەکی کۆنتر کە هاوپەیمانی ئەنگلۆ ئەمریکی سەرپەرشتی کودەتایان دەکرد بەسەر دکتۆر محەممەد موسەدیقی سەرۆکوەزیرانی هەڵبژێردراوی ئێراندا ئامانجی کودەتاکەش ڕزگارکردنی ئێران نەبوو لە مەترسیەکێتی سۆڤێت یا دابینکردنی ناردنی نەوت بۆ دەرەوە بەڵکو ئامانجەوە بوو کە ڕێگە نەدرێت بزوتنەوەیەکی نیشتیمانی دەست بگرێت بەسەر چارەنووسی وڵاتدا. هەر بۆیە ئێستا ڕوونتر سیاسەتیان لە خۆڕەڵاتی ناوەڕاست دەردەکەوێت کە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکان پشتیوانی ڕاستەوخۆ لە سوپای میسر و سیستەمە دیکتاتۆریەکانی کەنداو دەکات کە لە دوای 2003 لە ئەنجامی جەنگی ئەمریکاوە عێراق لە بریەوەی ناویان نابوو عێراقی یواواشتی بۆتە وڵاتی جەنگی تایفی و ماڵوێرانی و با ملیۆنان کەس کوژران و بریندار کران کە ئەمە جگە لە وێرانکردنی سەدان شار و شارۆچکە و کارگە و کێڵگەی کوشت و کاڵی هیچی تر نەبوو. ئەمانجی ئەم سیاسەتەش خاڵیکردنەوەی ئەم کۆمەڵگایانەیە لە سەقامگیری و گەشەکردن هێشتنەوەیانە لە بەهێزی و نەخوێندەواری و شڵەژانی بەردەوامدا. هەر بۆیە هەر بزوتنەوەیەکی شۆڕژگەڕی ئازادی خواز دوو جۆرە لەمپەری لە بەردەمدایە بۆ گۆڕینی حاڵی وڵات ئەویش ڕژێمەستەمکارەکان و پشتیوانانی خۆراوایەتی. دوجارە و مۆدێلەی جەزایر و سوودان کە بۆ جارێکی تر سوپا دەیەوێت کۆنتڕۆڵی بکات و تەوەرەی دژی ئازادی و دیموکراسی عەرەبیش بە ساخەوەتمەندانە یارمەتی ژەنەڕاڵەکانیان دەدەن و لەلایەن وڵاتانی خۆراوەشەوە ئاراستە دەکرێن بۆ بەردەمی بەخشینە باشبوونی ئیستیعماریانەی سیستەمی سەرمایەداری و ڕێگری لە خواستی سربەخۆیی و ڕزگاری خوازی ڕاستەقینە کە تیایدا ڕێز لە کەسایەتی مرۆڤ و بە بەرزەکانی گەلان بگیرێت. Thank you.